لە ساڵی 2011 ئەم قوتابخانەی ناحی سیروان ڕوخێنراوە بە مەبەستی سەر لە نوێ دروستکردنەوەی، بەڵام لەو کاتەوە تەنیا پایەکانی دروستکرا و بە بیانووی قەیرانی دارایی و شەڕی داعش بە تەواوی کارکردن تێیدا ڕاگیراوە. حکومت نەماوە لە کوردستانە بەڕاستی بووە بە حیزب ئەی حیزبەکان بۆچی بودجەیەکی زەبەلەحتانەیە بۆ کڕینی دەنگی خەڵک، بەڵام بۆ نایەن سەرنجام خزمەتێکی گەورە بە کۆمەڵگە بکەن کە ئێرە ئەمە خزمەتێکی گەورەیە. بەڕاستی ئەم ناحیە زۆر پشتگوێ خراوە، لە حەد بەدەر پشتگوێ خراوە. ئەو قوتابخانانەشی کە ئێستا هەیکەلن و بە پێوەن تەنانەت تەختەکانیان شایستە بە خوێندنی قوتابیان نییە. ئێمە مەکتەبێکی ئامادەیمانەیە سووریان، ڕۆژانە مامۆستاکانیان کارەبایتیان نیە، تەنانەت مۆبایلەکانیان بدەن لە شەحن. قوتابخانەکە 3,600,000 دلاری بۆ تەرخان کرا و بڕیارە بە شێوەی دوونەوەمی دروست بکرێتەوە، بەڵام نزیکەی 14 ساڵ دەبێت تەنیا پایەیە و لە ئێستادا بۆتە گەراج و مەخزن. کەسیش نازانێت کەی دەست بەکارکردن تێیدا دەکرێتەوە. ئەم قوتابخانە و سەرجەم هەموو ئەو پرۆژانەی چ بواری پەروەردە چ بوارەکانی تر تەندروستیە هەر بوارێکی تر دیارە گرنگی تایبەتی خۆی هەیە. ئەم قوتابخانەژێکێکە لەو هەزاران قوتابخانەی کە پێویست بوو بۆ بژانەوەی کەرتی پەروەردە بنیاد بنرێت، بەڵام بەداخەوە ئەوە ماوەی 11 ساڵ زیاترە. ئەمە نیشانەی شکست خواردنی سێ کابینە یەک لە دوایەکی حکوومەتی هەرێمە کە بەهۆی گەندەڵی و ناشەفافیەوە نەیانتوانی و ئەم پرۆژانە تەواو بکەن و چەندین پرۆژێتری هاوشێوەی ئەم پرۆژەیەش هەیە. بە درێژایی سێ کابینەی حکوومەت قوتابخانەی ماکوانی بنەڕەتی تەواو نەکراوە کە 324 قوتابیە بووە. خەڵکی ناحیەکەش دەڵێت ئەوە نمونەی هەزاران پرۆژەی حکوومەتە کە نەیتوانیوە تەواویان بکات و لە ئێستاشدا بۆ بانگەشەی هەڵبژاردن بەڵێنی پرۆژەی نوێ دەدات. جگە لەوەش ناحیەکە دەیان پرۆژەی خزمەتگوزاری دیکەی پێویستە و حکوومەت پشتگوێ خستووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی سیروان.